دوێنێ دەنگۆی ئەومان بڵاو کردەوە کە 29 سەربازی پسپۆڕی ئەمریکی ڕۆیشتونەتە شارۆچکەی ئەلڕاعی لە باکووری سووریا و لەلایەن 8 گروپی چەتەوە وەدەرنرابوون. ئەمڕۆژ بەرپرسانی باڵای پینتاگۆنی ئەمریکا ئەو دەنگۆیانیان پشتڕاست کردەوە، بەڵام باسی وەدەرنانی سەربازەکانیان نەکردووە. بەرپرسانی ئەمریکا نەیشیان شاردوتەوە کە ئەوان لە گرەی سپی ئەڵای خۆیانیان هەڵداوە، بەڵام لەلایەن ئەرتەشی تورکەوە بارگاکانیان هێرش کراوەتە سەری. دوێنێ دیمەنی دەربازبوونی چەند سەربازێکی پسپۆڕی ئەمریکی بڵاوکرایەوە کە لە شارۆچکەی ئەل-ڕاعی باکووری سووریا بوون و لەلایەن گروپی چەتەکانەوە وەدەردەنران. ئەمڕۆژ پنتاگۆن ئاشکرایان کرد کە سەربازەکانیان دەربازی و هەرێمانە بوون، بەڵام دەربارەی هێرشی گروپی چەتەکان بۆ سەر سەربازەکانیان هیچ زانیاریەکیان نەدا. ئەمڕۆژ ئاشکرا بوو کە 8 گروپی چەتەیی ناڕەزاییان نیشانداوە لە بەشداریکردنی هێزەکانی ئەمریکا لە داگیرکردنی هەرێمی باب. یەک لەو گروپە چەتەیانە ناوی ئەحرار ئەل-شەرقیان لە خۆیان ناوە و پێشەنگی ئەو 7 گروپە چەتەیەی تر دەکەن. پێشەن ڕۆژێک هێزێکی ئەمریکی لە کانی خەزاڵانی سەر بە گرێسپی لە خانوویەکدا بەجێبوو بوون و ئاڵای خۆشێنان هەڵکردبوو. ئەمڕۆژ بەرپرسانی باڵای پنتاگۆن ڕایانگەیان کە ئەوان لە چوارچێوەی کۆبوونەوەکانی ژنەڤدا ئاڵای خۆیان هەڵکردووە و هێزەیان بردۆتە گرێسپی، بەڵام ئاڵاکەیان داگرتووە و هەردوای ئەوەش بە چەک هێرش کراوەتە سەر سەربازەکانیانەوە و بەو هۆیشەوە سەربازەکانیان لەو شوێنە کشاندوتەوە. لای خۆشیانەوە بەرپرسانی باڵای وەزارەتی بەرگری ئەمریکا جەختیان لەوە کردوتەوە کە ئەو هێرشانە لەلایەن ئارتەشی تورکەوە کراوەتە سەر سەربازەکانیان.